ئیسا مەدارسی تەحفیزی قورئان و لەبەرکردنی قورئان و ڕێکخراوی گەورە هەیە کە بینا دروستەکەن شت دروستەکەن خەڵک زەکاتە بە ئایا بۆ ئەو دەستگایانە ئەشێت؟ اینجا ئەمێنێتەوە سەر ئەم جیهاتی ئەوانەی کە بەرز فی سەبیل الله فی سەبیل الله زاناکانە فەرموون لە سەردەمی پێغەمبەر و ئەسحابە و خولەفاکانە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئەو کاتە سەرف کرا بۆ مجاهدین، سەرف کرا بۆ کەلوپەلی جیهاد، سرف کرا بۆ بەڕێکردنی مەفرەزە و سریەکان بۆ جیهاد و سرف کرا بۆ کەسانش کە لە جێ ئەوان خزمەتی ماڵ و منداڵەکانیان کردوون بۆ ماڵ و منداڵەکانە سرف کراوە دراوە بە چەک دروست بۆ ئەو کاتە. بەڵام ئێستا کە ئەوە نەماوە کە خەلیفە نەماوە ئەمریکا بە جیهاد، خەلیفە نەماوە جێیشێکی تەدریب پێکراوی هەبێت، جێیشێکی هەبێت کە جیهادی پێ بکە بدرێ بەچێ عولەمای ئیسلام کۆمەڵێک لە زانانی ئەم سەردەما و ئەو سەردەمانەی کە خەلیفە نەماوە، چونکە خەلیفە هەرە بۆ تا 1924 لە 1924 بەرەو ژرۆ کە خەلیفە نەماوە عولەمای ئیسلام ئەوانەی کە شارەزایی باشیانە بوو، ئەوانەی کە موفتی بوون، ئەوانەی کە پیاوی زۆر گەورە بوون لە عیلما، بەعزێکیان فتوایان داوە کە کوتیان ئەمە بۆ خزمەت و بەرەو پێش چوونی بانگەوازی ئیسلامیە، بۆیە دراوە بە مجاهدین لەبەرە چون بانگەوازی ئیسلام بڵاوکەنەوە، بۆیە دراوە بە شمشێر و بە کەلوپەلی جیهاد و بە خواردن بۆ مجاهدین و بەڕێکرا و مجاهدینی پێ بەڕێکرا بە هەموو کەلوپەلێکیانەوە لەبەرە ئەو کەلوپەلە ئەو مجاهدانە بانگەوازی ئیسلام بڵاوکەنەوە. ئێستا کە ئەوە نەماوە لە جێی ئەوان کێ بڵاویەکاتەوە؟ مەدارسی شەرعی، علم، قورئان، مەدرسەی قورئان لەبەرکردن و قورئان خوێندن و پەروەردەی ئیسلامی لەبەرەوە زانەکانە ئەو کەناڵە ئیسلامیانە کە بانگەوازی ئیسلام بڵاوکەنەوە، بەڵام ئەوەندە هەیە کە خەڵقێک ئەیبا بۆیان لێ بنووسێ زەکاتە بۆی ئەوان مەسەرەن حتا ئەو عولەمانە وەکو مەخلوف، حەسەنین مەخلوف، محمود شەڵتوت، محەممەد ڕەشید ڕەضا، محەممەد عەبدە و یوسف قەرضاوی کۆمەڵی لەوانەی کە بەعزیان ماون و بەعزیان مردوون خوا لێیان خۆش بێ، ئەوانە فەرموون دروستە بدرێ بە کەلوپەلیش، بەڵام یعنی ڕەیەکی وا کە خەڵق گومانی بۆ دروست نەبێ ئەوەی هیچ نەبێت کە بدیان بۆم ڕێکخراوە خێرخوازیانە کە جێی متمانە بن. یەکەم دووەم ئەگەرێ بن بۆ کەناڵانەی کە بانگەوازی ئیسلامیەکەن لە خزمەتی بانگەوازە کەناڵەکانیان ئەبێ لێ بنووسن زەکات بۆی ئەوانش بیان بە کارمەندە فەقیرەکانیان، بیان بۆ کارمەندانی کە زۆربەی زۆریان فەقیرن، زۆربەی زۆریان قەرزدارن، زۆربەی زۆریان پێویستیان بە یارمەتیە، بۆیە لێ بنووسن زەکات بۆی کە ئەو اختلافە دروست نەبێ، ئەوان نەسن بیان بە بینا بەشتیکە. بەڵام کۆمەڵە لە زانەکانە فەرمون بۆ بیناش دروستە، ئەوانەی کە باسم کرد ئەو زانانە فەرمون بۆ بینا دروستە، بۆ مزگەوت دروستە و لە سەردەمێکە پردیان پێکردووە، شتی عامیان پێکردووە، بەڵام اختلافە بۆ لە بەعزێکیانە، چونکە لە بەعزێ سەردەما خەلیفە و کاربەدەستی مسلمانان هەبوو خۆیان ئەو شتانە دروستکردووە لە مەساریفی حکومەت، بۆ یەکتیانە نەدرێ بە پرد و بەوانە، بەڵام دراوە بە مجاهدین، مەصرفی مجاهدین، کەلوپەلی مجاهدین، خەستەخانە، حەبوو دەرمان، دەرزی و دەرمان، پێویستیاتی مجاهدین کەچی پێویستیاتیانە بۆ لە سەردەمی زۆر تا ئێستا لەو کاتەوە کە حەبوو دەرزی و دەرمانش داهاتوە داویشانە بە حەبوو دەرزی و دەرمان بۆ مجاهدین. بەڵام ئێستا جا بۆ ئەو شوێنانەی کە بانگەوازی ئیسلامیەکەن ئیسلام بڵاوەکەنەوە، ئێستا جیهاد نەماوە، مجاهید نەماوە بۆ شێوەی کە لە سەردەمی خەلیفە هەبووە، سوپای ئیسلام نەماوە، سوپایەک نەماوە دیفاع لە ئیسلام کە و کەلوپەل و ئامێری جەنگ نەماوە بەدەست مسلمانانەوە کە جیهادی پێ بکەن. ئەی باش ئەم فی سەبیل الله چی لێ بکرێت؟ کۆمەڵە خەڵک دێن لە خۆڵات دروست نییە بیان بە ئەو مەسەلەن ڕێکخراوە خێرخوازیانە دروست نییە بێ بۆ کەناڵانی بانگەوازی ئیسلامەکە ئەی بدرێ بەچێ فی سەبیل الله. ئایا بەگوێ ئەوانە بکەین کە کەسێکی ئەتیادی وەکو منە، مەلایەکی وەکو منە ئەچێت لەسەر مینبەرێک و تارەیان لە دروست نییە و مایان دەنێ ئەوانیان بەگوێ ئەو عولەمانە بکرێن کە میلادگری پێغەمبەرن صلی الله عليه وسلم کە هیچ مەسلحەتێکیان لەوایە نەبووە، کاڵێ بدرێ بە ئەو شوێنانەی کە بدرێ بۆ شوێنانەیانی بۆ شێوی کە باسم کرد لێ بنووسێکە زەکاتە، پێیان بوترێکە زەکاتە، من بۆی یەن بە ئێوە لە ئێوە ئەمینم، ئەزانم کە یەن بە کارمەندەکان لە خزمەتی ئیسلامەکەن، خزمەتی بانگەوازی ئیسلامەکەن،